تاکە بژێوی ژیانی لەسەر ئۆتۆمبیلەکەیەتی تا لەو ڕێگەیەوە داهاتێک بۆ خۆی و خانەوادە و منداڵەکەم ئەندامەکەی دابین بکات. بەڵام کامەران لە ڕۆتیناتی لێدانی لۆگۆ و شریتی تەکسی لە بەڕێوەبەرایەتی گواستنەوەی سلێمانی نیگەرانە و دەڵێت ماوەی 5 مانگە سەرقاڵی مامەڵەیە کەچی لە کۆتا قۆناغداپیان وتووە گرفت لە ڕێکارەکان هەیە و پێویستە سەر لەنوێ دەست پێ بکەیتەوە. من ئەو سارم لۆگۆ کردووە هەموو معاملاتێکم کردووە ئەتا ئەو ڕۆژەی کردومە ئاسایی بەڵگە و تاوان سندیکا گردەبڕا هەموو شتێک وتیان ئیجازەکەم تازە کردووە سەنێوەکەم تەواو بووە هەتا ناو داراوتم وتیان پەیوەندی بە لە ئینجازە و سەنێوی وە نییە فەرموو بیکە کردم سەنێوەکەم تا ئیسە هاتووم هەموو معاملاتێکم تەواو کردە بەس لەزگەکە و هەبێکەم ماوە ئەڵێ ناکرێتە تازەی نەکەیتەوە ئەو کاتیشکە کردمە وا نەبووە دوو ڕسم و هەویەکم ماوە بۆ هەر شۆفێرێک تا ئەوەی بتوانێت شریت و لۆگۆ لە تەکسیەکەی بدات زیاتر لە $600 پێویستە. شۆفێرێک دەڵێت تەواوی ڕێکارەکانم تەواو کردووە بەڵام لە ئێستادا تەکسیەکەم بە کەسێکی دیکە فرۆشتە و دەمەوێت بە ناویەوە بکەم بەڵام زیاتر لە لێدانی شریت و تەکسیەکە ماندوو کردو. ئەم لۆگۆیە خەڵکی زۆر حەزێت داوە بەڕاستی ئاسانکاری بۆ خەڵک ناکەن لەبەرەوەی کە ئاسانکاریکەن ئیشەکەیان قرس کردووە معقول نییە من لۆگۆکە بە ناوی خۆمەوەیە سەگانێ ئەبێ بە چێم فرۆشتووە ئەو کەسەش بێ ئەو لۆگۆی پێشتر بە ناوی چێوەیە چەند دەستی کردووە پێشتر ئەبێ هەمویان یەکەیەکە بدۆزنەوە و ئەم کەسانە یعنی کەسی ئاخر کە بەناوێتی بێتە ئێرە تۆ ڕقمێک بە ناوەیە ڕقمەکە جوان بۆ لە کاتی مرور لە ساڵی ئەوەی کە خۆم بە بزانم و بەبیرم بێ لە ساڵی 90ەکانەوە ئەم ڕقمە بیسیاری کردووە ئێسەکانێ بۆ ئەم لۆگۆیە کە بە ناوی خۆتۆ ناتوانانی بێ لە سیارەیەکە لە ئەوەی کە بیستمانە ئەڵن وایە لە هەولێر ئاسانکاری باشترە ئەتوانین یەکسەر لۆگۆکە بگۆڕن بۆ ئەو کەسەی کە ئەیکڕێتەوە. بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانی دەڵێت کۆتا وادە ناوەڕاستی مانگی تەمووزە ئەگەر شۆفێرێک تەکسیەکەی شریت و لۆگۆی لێ نەدات ئەوە سزا دەدرێت. دوای 15 ئیجراءات لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانیەوە کرێت و ئۆتۆمبیلانی کە لەزگیان پێوە نەبێت ئیجراعاتیان لەگەڵای و ئەوانەشی کە لەزگیان لێداوە بەڵام بەشێ لە لەزگەکان لێکراتەوە ئەوانش هەمان سزا ئەدرێن غەرامە ئەکرێن و ئەوانش کە مامەڵەیان تەواو نەکردووە ئەوانش هە غەرامە ئەکرن بۆیە هەوڵ بدرێت بە هەموو لایەکەوە تا 15 ئەم پرۆسەیە تەواو بکرێت. لە پارێزگای سلێمانی 27,000 تەکسی هەیە لەو ژمارەیە 14,250 لۆگۆ شریتیان بۆ کراوە. بەهۆی بێمتمانەی شۆفێران بە بڕیارەکە 21,000 شۆفێر مامەڵەیان دەست پێ نەکردووە 7,000 ڕێکارەکانیان تەواو کردووە بەڵام شریت و لۆگۆیان لە ئۆتۆمبیلەکانیان نەداوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.